بنرین کردستان 24 اف دمی و باش هیویا دمین خوش و سلامت بود خازی نس نزیر کادانی دگل و دامه بو پیشکش کرنا خلک کادیج برنامه کردی ناو نشانه وی خلکی جی دور آین پاکو خاوینیه اف دبیتا مجارا گنگ شامد گل زور برس ما مست عبدالرحمن صدیق زور بخیر بید ما مستا مدوید بزانین که قرآن پیروس سرچاوی که رهایی ورگرتن آین اسلام الوی قرآن پیروس مدوید بزانین اف قرآن چوا آماجد دتا پاکو خاوینیه و دویتن مروف مسلمان و تابعی وی قرآنی بچه شیوا سردارید گل پاکو خاوینیه بکت راست بنای خواه بخشنده مهربان سرنج داوا زور جاردالین يعني وشكاني قرآن چونك وشي خدان فراوانتر معناكاني تنانت لو زمان عربي كعرب قصي بيدك بله بون منا تو لزماني عربي دا وشي النظافة بيدلن باكو خاويني بستوته بله ونيا والله تماشاي قرآن بكي وشي نظافة نادوزي دلي يعني ام وشي بولا بيني بله لجاتي او وشي اخوة سبحانه وتعالى وشي طاهر طهور مطهرين متطهرين بله اواني بكاري هنا جداهیه که هیت ناف بر هر دو او کدا پرسیاری باشه کواتا جودایی چیه و یەکێک لە جیاوازیە زۆرەکانی نێوان نەظافە و تەهارە ئەمەیەکە تەهارە بریتیە لەو پاک و خاوێنی کە هەردوو بەش دەگرێتەوە پاک و خاوێنی دەرەکی کە مرۆڤ ڕوخساری دەری پاک بێ جەستەی پاک بێ بەدەنی پاک بێ چۆن دەڵێ جلوبەرگی پاک و خاوێن بێ ژینگەی پاک و خاوێن بێ ماڵی پاک و خاوێن بێ شەقامی پاک و خاوێن بێ هەرچی دیوی دەرەوە و بینراو بێ ئەوە ئەچێتە خانەی پاک و خاوێنی لەناو تەهارەت جێگەی دەبێتەوە دووەمیان بریتە لە پاک و خاوێنی ناخ بله ناخی ئینسانەکان دوور بێ لە چۆن دەڵێ حقد و لە ڕق و لە کەربوچین و لە حەسوودی و لە نەمیمەت و لە دووزبانی و لە درۆ و لە هەموو ئەو صفەتە خراپانە ئەمە هەمووی ئەچێتە خانەی وشەی المطهرین و المتطهرین ئەتوانین پۆڵێن بکەین کیلێکی گرنگترە ئەنجا خۆت بۆ دەرکەوت کەواتە لێرە لە زمانی عەربی کە دەڵێن نەظافە عادەتەن نەظافە وەکو بڵێ زیاتر بۆ دیوە دەرەکەکە بەکار هاتووە بەڵام وشەی تەهارەت کە قورئان بە هەموو داتاشراوەکانی بەکاری دێنێ بۆ ناوەوە و بۆ دەرەوە بۆ مادیەکە و بۆ معنەویەکە بۆ مادیەکە و بۆ واتایەکە بەکار ینی هەردووک پێکەوە گرنگن بەڕاستی هەردووچی پێکەوە گرنگ بۆیە خوا سوبحانە جا ئەمە بۆ بکەین ئەمە بۆ بکەین چونکە ڕاستیدا ئێمە کە دەڵێن ینی ئاین پاک و خاوێنیە چونکە خوا سوبحانە وتعالە کە خاوەنی ئاینە پێمان دەڵێ والله يحب المطهرين ینی خدا ئینسانی چۆن دەڵێ ڕوخسار پاک و ناخپاکی خۆش دەوێت کەواتە ئێمە بۆ ئەوەی میکانیزمی بدۆزینەوە زۆرە یەکێک لە میکانیزمە باشەکان بۆ ئەوەی کەوا خدا خۆشی بوێین ئێمە خۆشەویستی خدا بین پاک و خاوێنی ناخ و دەروون و پاک و خاوێنی ڕوخسارە فەرمووی إن الله يحب التوابين ويحب المتطهرين ئەمەش دارێکی تر لە پاڵی تەوابین جانە تەواب چییە کەسێکە کە دەگەڕێتەوە واز دە گوناه دێنێ یعنی ئەم دووە پێکەوە کۆ دەکەیتەوە کە ئەنەهوو گەڕانەوە لە گوناه و خراپە بەرەو چاکە و ڕاستگۆیی و ڕاستی ئەو تەوبەکردنە هەر وەک ئەوە وایە خەڵکێک لە پیسایی و لە پیس و لە شۆنەڵێ شتی چۆن دەڵێ جەستەی پیس و بەدەنی پیس و ناخی پیسەوە بگەڕێتەوە بۆ پاک و خاوێنی هەر لەبەرەوە شەخوا سوبحانە وتعالە بینی بە پێغەمبەر دەفەرمێ و لە ڕێئەویشەوە بە ئێمە وثيابك فطهر اینجا لە زمانی عەربی وردەکاریەکە زۆر ورترە یعنی بەمعنە ڕەنگە زۆر جار دەڵێن فڵانە سابوون پاک و خاوێنت دەکاتەوە وانە پاک و خاوێنت دەکاتەوە بەڵام دوای دێخەنە ژێر میکرۆسکۆپ تەماشا دەکەن هەندێک میکرۆب هەرماوە دەڵێن دیتۆڵ باشترە ئەو دوجار و دیعایەنە دەکەن دەڵێن دیتۆڵ مطهرە یعنی چی تەطهیر هەر هیچ میکرۆبێک ناهێڵێ تەنانەت ئەگەر ئەو ستەمکارانە کە چۆن جینۆسای دەکەن و وەکوڵێ گەلی کوردیان لە نێو برد و گەلانی دیکە لە نێو دەبن بە جینۆسایت دەڵێن لە زمانی عەربی التەطهیر العرقی بۆ تەطهیرە چونکە ئەوێ هیچی نەهێڵێ دەیەوێ هەموو لە نێو بەرێ ناوترێت تەنظیفی عرقی بنبڕێکە بەجارێک کەواتە بۆیە خوا سوبحانە وتعالە وشەی قورئان وشەی خودایە ئەم وشانی بەکارهێناوە دەبینی خوا سوبحانە وتعالە دەفەرمێ وسقاهم ربهم شرابا طهورا یعنی ئەو خواردنەوەی کە خوددا بۆ مسلمان و عەفوەن بۆ ئینسانی باوەڕداری داناوە لە ڕۆژی قیامەتدا ئەڵە شەرابی تەهور یعنی کەواتە شەرابی غەیرە تەهوریش هەیە بۆیە ئەبێ شەرابەکە تەهور بێ خوا فەرمێ وأنزلنا من السماء ماء طهورا یعنی چی یعنی پێمان دەڵێ تۆش پرسیار دەکەی لەوانەیە ئەی باشە بۆ بارانی ئێستا کە دەبارێ پاک نییە خۆڵی تێدایە گەردی تۆز و خۆڵی تێدایە جاری وایە بارانی ڕەش دەبارێت جاری وایە بارانی سوور دەبارێت ئەوە چییە
ئەوە پێمان دەڵێ خوا سوبحانەوە وتعالە بە پرۆسەی بە بارانکردن ئەبێ باران پاک بێ ئەوە ئێمەی ژینگەمان پیس کردووە ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس ڕاستە بما كسبت أيدي الناس کەواتە ئێمەی درەختمان بڕیوەتەوە درەختشمان لە جێگەی نەچاندووە دنیامان کرد بە تەپوتۆس لە هەموو وڵاتانی دنیا پێکەوە ئیتر ئەمە چێتە ئاسمان و جارێکی تر لە ڕێی باران دێتەوە ئەوە ئێمەین کەوا ملیۆنەها ئۆتۆمبیلمان هەیە و چۆن ئەڵێ کارگە و چی ئەوانە هەوامان پیس کردو دێتە خوارەوە کاتە خوا پێمان دەڵێ ئەگەر باران پیس بوو ئەوە ئێوەن ئەوە خوددا نییە خوا سوبحانەوە وتعالە ئاوی بە پاک بۆتان ڕاگرتو هەر ئەوەیە کە بینی یعنی خوا سوبحانەوە وتعالە بە دوو پێغەمبەر بە ئیبراهیم و ئیسماعیل بە ئیبراهیم و ئیسماعیلی کوڕی دەفەرمێ ئەن طەهیرا بەیتی للطائفين باشە ئەن طەهیرا بەیتی دەڵێن بەیت بەیتە کەعبەیە ماڵی خوددا بەس بەیتی یعنی ماڵی من مانای خوا سوبحانەوە وتعالە بۆ ماڵی خۆی چی دەوێ تەطهیری دەوێ پاک و خاوێن ئەوەی دەچێتە ئەوێ دەبێ ناخی پاک بێ دەبێ بەیتیش پاک بێ دەبێ بەیتیش پاک بێ پاک ڕاگیرێ لەوێ بۆ دەرەکەوێ حکمت چییە خۆ ئەم بەتەنها ئیبراهیم دەیتوانی ئەم کارە ئەنجام بدە یعنی بۆچی ئەبێ پێغەمبەرێک و کوڕەکەی ئەمە دەلالەتی ئەوەیە کە دەبێ پاک و خاوێنی وەکو کەلتور باوک بیدا بە کوڕەکەی ئەویش کە گەورە بوو باوکی نەما ئەمیش لەگەڵ کوڕەکەی ئەویش لەگەڵ کوڕەکەی ئەم دوانەیە بەیەکەوە باوک و کوڕ خدا بە باوک و کوڕێک دەفەرمێ ئەن طەهیرا بەیتیە للطائفین یعنی چی بەردەوامی تێدایە یعنی لەوە تێدەگەین دەبێنەوە لە دوایینەوە پاک ڕاگرتنی ماڵی خوددا جا خوددا ئەگەر ماڵی خۆی داوا کردی بە پاک ڕابگیرێ دەبێ ئێمەش داوا بکەین ماڵی خۆمان بە پاچی ڕابگرین ناخی ئینسانەکان و خیانەت نەکردن بە چاو خیانەت نەکردن بە دڵ خیانەت نەکردن بە دەست خیانەت نەکردن بە جەستە خی گەورە دەفەرمێ ذلك أطهر لقلوبكم وقلوبهن يعني بۆ پیا و بۆ ژن دەفەرمێ ئەبێ دڵی پیاوان و دڵی ژنانیش تەطهیر بێ پاک و خاوێن بێ خیانەت و غەشی تێدا نەبێ هەموو ئەمە بەسەریەکەوە پێمانی گوت خوا سوبحانەوە وتعالە وشەی طاهر و طەهور و مطهرین و متطهرین و طەهوری بەکارهێنا بۆی پێمان بڵێ دەبێ زیاد لە نەزافەت ئێمە پاک و خاوێنی ڕوخساریشمان هەبێ پاک و خاوێنی ناخیشمان هەبێ چەند گرنگە مامۆستا مرۆڤ ناف ماڵە خوددەما پاکش ڕادگریتن ئەوێ پاکش ڕاگرتنێ بکەتە کلتورێک و نەریتێک جیانا خوددا کە ژینگێ هەمی وەکو وێ ماڵە خۆ لێ بکەتن یا پاراستی بێتن ئەلوان زبلی و لوی تشتێ خراپ کە پاوێتە سەر شارعێکێ و ئەزیەتە خەڵکێکی پێ بدات ئەدێ ڕاستە کەوت ئێمە کە گوتمان پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی ئەلئیمان و بضع وسبعون شعبە کەواتە ئەگەر ئیمان حەفتا و ئەوەندە شعبە بێ کەواتە خۆ لای خوارەوەی چی بوو ئیماتەة الأذى عن الطريق وانە لە ڕێگاوبانە بێتەوە ئەو شتانە لادەی ئەیەگە فڕێدەی ئەو کارێکی مامۆستامە هەفکارن مە راپۆرتێک جی حاضر کریە دوورێ چەندێ و مەدوێتن ئەم بینەریە بکەین پرسیارە کاڕاستەیوان کریە ئاین تا چەند کاریگەری هەیە سەر خاوێنیە پاک و دەرونی پێکڤە بینەر بین پەیوەندی پاک و خاوەنی لەگەڵ ئاین پەیوەندیەکی ڕاستە و خۆیە دەتوانن بڵێن پەیوەندی پێکەوەی بۆ نمونە کەسێک ئەگەر پاک و خاوێن نەبێ زۆر زەحمەتە بتوانێتن ئەرکەکانی ئاین جێبەجێ بکاتن من کە لێرەدا مەبەست باسی پاک و خاوەنی دەکەم مەبەستمان لە ڕووی فیزیکیەوە نییە تەنها باسی فیزیکی بکەین ئایا ئەم شخصە لە ڕووی بۆ نمونە لە ڕووی دەستنوێ شتنە یاخود بەڵام من باسی ناخی مرۆڤەکەم لە پاک و خاوێنیدا بۆ ویژدانی مرۆڤ دەکەم کاتێک تۆ ویژدانێکی خاوێنت هەبێ دەتوانی ئەم دینە زۆر بە جوانی پەیڕێ بکەیت ئێمە وەکو مسلمان کەوا هەر وەک لە ئاینی قورئانی پیرۆزدا ئاەتێک هەیە باس لەوە دەکات النەزافەة من الئیمان واتە پاک و خاوێنی نیشانەی ئیمانە اینجا ئەم خاوێنیە چ لە ڕووی جەستەیی فیزیکیەوە بێ یاخۆ لە ڕووی ناخەوە بێتن دەبینین ئاینی پیرۆزی ئیسلام بەڕاستی زۆر جەخت لەوە دەکاتەوە کە هەر مرۆڤێک دەبێت دوور بیت لە ڕق و دوور بیت لە کینە دوور بیت لە حەزکردن بە تۆلەسەندنەوە هەوڵ بدەتن بە جوان بیر بکاتەوە ناخێکی جوانی هەبێتن ئەوە لەگەڵ ئەوەی کە بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی بە پاک و خاوەنی دەرەکی دەدەتن هەوڵ دەدات کە هەموو ئینسانەکان لەوە تێگەن چۆن گرنگی بە پاک و خاوێنی جەستەیی خوان دەدەن ئاینی ئیسلامیش یەکێکە لەو ئاینانەوە ئاینەکان تێش کە تەرکی زیاتر لەسەر پاک و خاوێنی دەکەنەوە ئەگەر بێت و بیر لێ بکەینەوە هەر کەسێک لە ناخی خۆماندا پاک بێت بەرامبەر هەر کەسیش کە کەواتە ئەوە ئاینی ئیسلامە و یاخود بڵێن ئاینەکانی ترن پاک و خاوێنی زۆر گرنگە پاک و خاوێنی چ لە ڕووی دینیەوە بێت یاخود لە ڕووی ئینسانیەوە بێت چ لە ڕووی کۆمەڵایەتەوە بێت ئینسان تا پاک و تەمیز بێت هەم لە ناو کۆمەلگایە ڕێزێکی تری لێ هەیە و هەم بە چاوێکەوە سیرەکرێت
ئاینی پیرۆزی ئیسلام دایما جەختی لەسەر پاک و خاوێنی کردوێتەوە وەکو لە قورئانیشا ئاماژەی پێکراوە کە ئەڵێ النەزافەة من الإیمان. رب العالمین ئەف کەونە خەڵق کرد و ئینسان کرا خەلیفەیەک سەرڕیە عەردی و vê عەردی پارێزیتن. بەلێ ئینسان وەکی رب العالمین دیار کەتن و بێدڤیە ئەvê عەردی نهێلیتن فساد بکرد ظهر الفساد في البر والبحر إشتى بما كسبت أيدي الناس جدست مروفي إذن إنسانة شد في عردي باقش بهيليتن هم ديف منهج قرآنش باقشي جي فيد مروفي باقش بيتن وجا چل مالا خو بيتن چل هر جهة بيتن فيد مروفي باقش بيتن فيد مروفي باقش بيتن چل مالا خو بيتن چل دورة باري خو بيتن چل هر جهة بيتن فيد مروفي باقش بيتن أوليقا قالك حضرت كان بس ديني ما ديني بسلمانة يقولي نظافة من الإيمان وصاد دبريكو بس بسلمانتي باقش جاكتينا بوركا هر ديني كهاتي باقش كريا إكش بناموي سراكي بو بشري پاکخواهانی لە هەموو ئاینێکا باس کراوە و گرنگی زۆری پێدراوە و قسێکیش هەیە ئەڵێ لە هەموو شتێکا زیادەڕۆیی مەکەن نعی لە پاکوخاوێنیە بیکەن و بۆ کۆمەڵگاش هەستەکەم لێرە نەکراوە بە کولتور پاکوخاوێنی بەعکسەوە پاکوخاوێنی نەبوون لە فرەیانی دەبەیەک کراوە بە کولتور کە هەنێک کە ئیکات پێی مهمە پێی شتێکی جوانە وازانێ پێی گەورابێت بۆیە منەڵێم بەعکسەوە کولتورەکەمان بەعکسەوە وەرگرتەوە پاکژی ولگەل ئاینی گەلەکە گرێدایە پەیوە چکو ئێکەمین تشت هو گرنگترین تشت پاکژی ئەوە کو نەفسە مرویە پاکژی بە هەر کارێکی بیتن چه کارێکی مرو بکەن هەیکی نەفسە مرویە پاکش نەبێتن ئەو کار درستی پڕێوە ناچیتن کووەکی تو وەکی جهەکی کار دیکەی هەیکی تو یە پاکش نەبی ئەو شور پڕێوە ناچیتن بله دەستن وان خۆش سەر وان ئەخفتنین جوان و سەرنجین جوان دەربارەی وی بابەتێ ئەم سەرتاخین و مژارە خەلەکامەیە ئاین پاک و خاوێنی مامۆستا وان بەڕێزانە هەندێک ئەخفتن گوتن یەکی لوان ئەخفتنا کە سەرنجەما ڕاکێشا بەحسێوێ چەندێک کرد کە النظافة من الإيمان ئاەتێکەش قورئان دەهاتیە بەحسکردن دەچ ڕازبەکردنێک بۆ وێ چەندێک هەیە دوو خوشکی بەڕێز ئاماژەیان پێکرد بە جیاجیا لە کاتی جاو لە شوێنی جای کە گوتیان النظافة من الإيمان ئاەتێکی قورئانە ئاەتی قورئان نییە فەرمودەش نییە ڕاستیدا فەرمودەش نییە قسەیەکی جوانە کە لە ئەنجامی ئەم قسانی ئێمە ئێستا دەیکەین ئێمە چیمان گوت لە سەرێ گوتمان ئاین پاک و خاوێنیە ئاین پاک و خاوێنیە کەواتە ئەو قسەیە بە کوردیەکەی وا دەڵێن بە عەرەبی ژووتراوە النظافة من الإيمان قسەیەکی ڕاستە پێی دەڵێن ینی چۆن ئەڵێ دەرهاویشتە پێی دەڵێن ئیستنتاج وەریان گرتووە لە کۆی ئەو هەموو لە کۆی ئەو ئاەتانە لە کۆی باقی فەرمودەکانی تروەری دەگری قسەیەکی جوان دەرچووە کە پێی دەڵێن پاک و خاوێنی لە ئاینەوەی یا ئاین پاک و خاوێنیە ئیدی ئەو ڕاستکرد بەڕێزێکی دیمەوەستا ئاماژەداوی چەندێک گوتێ پاک و خاوێنی علاقەتێک یانکو پەیوەندیەکە مباشر ناوبەرە ئینسانی و دینیدا هەیە ڕاستە ئەف چەندە هەت و چاوت هەلسەنگین هەر لەبەر ئەوەیە لەبەر ئەوەی خوا سوبحانەوە وتعالا پاکی خۆش دەوێت جوانی خۆش دەوێت لە ئەنجامی ئەمەشدا خوای گەورە سوبحانەوە وتعالا فەرمووی وەکو ئاەتەکان بەسمان کرد ئەن طەهیرە بەیتیە لیلطائفین کەواتە خوددا ماڵی خۆی بە پاک و خاوێن دەوێت بە پاک و خاوێنێکی زۆریش وەکو یەکێک لەو خوشکە بەڕێزانە گوتی زیادە ڕەوی لە هەر شت خراپە بەس دە پاک و خاوێنی باشە ڕێک ئەوە چۆن دەڵێ بەمانایەکی تر بڵێم بە کوردی بۆ ئەو ئاەتەیە کە گوتمان خوا سوبحانەوە وتعالا بۆچی وشەی تاهر بەکاردێنێ و متطهرین و مطهرین و تەهور لەبەر ئەوە بەکاریدێنێ کە زیاد لە نظافت زیاد لە نظافت زیادە ڕەوی بەڵام ئەو وەختەنەوە مستەوەی چەندێکی ناگەینتن کە دەمان بێژینێ پاکژیە علاقەتەکە ڕاستە و خوب دینی بە هەیە يعني كوتا كسينا دين دارني باكا؟ نا يعني هم بيدلن عرب بودلن مفهومي مخالفة يعني تشمكي بيتشوانا يعني دلين أو كاربكا أوايا بس ما نيواني أو نيكا خراب نا والله مخوي دلي يعني ببي شون دلي كالتوري كومالكا باكو خاويني اشتكنيا كس بي خوش نبي يا بمعنى كتير كسي بيه باكو خاوين نبي نتوانا شانا زيبكا بي سي وبا يعني فطرتك إنسانية إنسانك توانيتن باكو خاوين بي مامۆستا بەڕێزێکی تر باسێکی تر کرد گوتی پاک و خاوێنی ئاینی و پاک و خاوێنی ئینسانی ڕاست جوداهیەک هەیە ئەمە ڕەنگە ئەو باسە زووتر ئاماژەمان پێکردی وتمان یەکێک لە خراپەکان ئەوەیە جیاوازی بکەی لە نێوان دینی ئینسانیەت و ئینسانیەتی دین جوداهیەکە چی؟ گوتمان لەبەر ئەوەی کە
کەسێک هەڵەیە کە نەزانێت دین بۆ ئینسانیەتە دینی ئینسانیت یعنی تو معنەیەکی ئەم قسەی لە چۆ دێنی ئەم قسەی کە گوتمان ئەمەش فرموودەیەک نییە ئەمەش دەرهێنانێکە لە چی لەوەی کە خوا سوبحانه وتعالى فەرمووی الحمد لله رب العالمين كخدا رب العالمين بو پیغمبرکشی درودی خوای لەسەر وما ارسلناك الا رحمة للعالمين كبو عالمين بو كواتا ئاین و پێغەمبەر بۆچی هاتوون بۆ هەموو مرۆڤایەتی بۆ ئینسانیت لا مادام ئاین بۆ ئینسانیت بێ دەبێ ئینسانیەتیش لە دیندا ڕنگ بداتەوە کەواتە دین هاتیە خزمەتی ئینسان بکرد نەک ئینسان خزمەتی دین بکرد کەواتە وەسیلەیە دین وەسیلەیە بەڵێ هەر هەمان بەڕێز مامۆستا گوتی هەمی ئەدیانە بەحسا پاکیژیەکیە نەک تنێ ئیسلامە یان ئەم مسلمان تنێ بێژین دینێمە بەحسا پاکی کردێ بەڵام خەڵکێکی دیکە ڕەنگە وەتف نەبیتن هەر لەبەرەوەشە ناونیشانی بابەتەکەی ئێمە چییە دەڵێن ئاین پاک و خاوێنیە نەمانگوت ئیسلام پاک و خاوێنی قسەکەی بەڵێ ڕۆژی ئەم لەم هەفتەیەدا ڕۆژی جیهانی ئاینەکان بوو بەگشتی سیمیناری من لەم هەفتەیە بۆ وەزارەتی ئەوقاف بۆ هەر هەشت ئاینەکەی کوردستان بوو کە باسی ئەو خاڵە هاوبەشانەمان کرد لە نێوان ئەم هەشت ئاینەی کوردستاندا هەیە یەکێک لەو خاڵە هاوبەشانەی کە زۆر زەق و دیارن هەموو ئاینەکان بە تێکستەکانیان جەخت لەسەر پاک و خاوێنی دەکەن باشە مامۆستا سپاس بۆ وان سەرنجین وان بەڕێزانە کە بەحث کردی بزۆرینە تەوەریخ و مامۆستا سەر ئەف پرسیارین مە بەرهەفکردین ئاڕاستەی جانابێتە بکەین چەوە مامۆستا مسلمان یێ پاک و خاوێن بیت چونکە ئەم ڕەنگە خیتابەمە زۆرینە بۆ هەلکێک بیت کە مسلمان بیت بدوێت مسلمان چاوەی پاک و خاوێن بیت باشە کەواتە ئێستا کاتی تاقیکردنەوە ئیمتیحانەکەی بەێ ئەو ئیمتیحانێکە چی یانی چی ینی هەمومان گوتمان ئێمە و بینەرانی بەڕێز و بەشدار وان گوتیان ئاین پاک و خاوێنیە و هەموو کۆکین لەسەری بەس بێ بزانین مسلمان بۆ پاک و خاوێن نابێ ئەگە مسلمان پاک و خاوێن نەبوو دەبێ هەست بە جۆرێک لە سەرزانشتکردن و مراجعی خۆی بکە بەڕاستی باش نمونێک پێ خوا سوبحانه وتعالى فەرمووی یا بەنی ئادەم قەد ئەنزەلنا عەلەیکم لیباسا یواری سەوئاتیکم وەڕیشە وانە ئەم ئاەتە چیمان پێ دەڵێ لەگەڵ ئاەتەکەی پێشوکۆی کەڕەوە وەثیابەکە فەطاهر کەواتە لە قورئاندا سێ وشەمان دەست دەکەوێت خوا سوبحانه وتعالى دەفەرمێ قەد ئەنزەلنا عەلەیکم لیباسا ئەمە لیباس اینجا ڕیش اینجا وەثیابەکە فەطاهر وانە ئەن یەضعن ثیابەهن کەواتە ثەوب و لیباس و ڕیش سێ وشەن لە قورئاندا هاتوون چی ئەمانە مانای چییە مانای خوا سوبحانه وتعالى بە ئێمە دەڵێ ئینسان دەبێ پاک و خاوێنەکەی وەکو لە بینەرانش باسییان کرد ناخ و جەستە و ڕوخسار و ناخبێ باشە یعنی خوا سوبحانه وتعالى کە زۆر تەکیل لە لیباسەکاتەوە لیباس چییە لیباس بریتیە لە گشت ئەو چۆن دەڵێ پارچانەی کە لەبەری دەکەین لە ژێرەوە شۆرت و فانیلە و گۆرەوی ئەمانە خەڵک نایبینێ بەس خوا سوبحانه وتعالى زۆر تەکیل لەسەر لیباس دەکات لە قورئان کە ئەوەیە لیباس بریتیە لە جلوبەرگی ژێرەوە جلوبەرگی ژێرەوە پاک بوو هەر ئینسانێک خۆی دەزانێت جلوبەرگی ژێرەوەی پاکە یان نە ئەمە وای خوا سوبحانه وتعالى زۆر تەکیدی لێ ئەکاتەوە بۆ ئەوەی کە بەڕاستی ئینسان هەڵخەڵاتێنەر نەبێ ڕەنگە دیوی دەرەوەی جوان بێ ئەی ثەوب چییە ثەوب ئەم جلوبەرگەیە کە لە بەرمانە ئەمەی دەرەوە کە خەڵک دەیبینێ کەواتە لیباس جلوبەرگی ژێرەوەی شۆرت و فانیلە و گۆرەوی ئەمە بۆنینەیە پاک بێ هەمیشە پاک بێ هەمیشە بێتە گۆڕین ئەو ئینسانە حەزی لە نوێشکردن نەبێ حەزی لە ئیمانداری ئەبێ یعنی ئینسانێکە بێ پەیوەندی لەگەڵ خوددا زۆر جوان دەبێ ئەمە ئینسان خۆی دەیزانێ دیوی دەرەوە ثەوبە ثەوب ئەمەیە وەثیابەکە فەطاهر هەر جلوبەرگێکە کە خەڵک دەیبینێ خوا سوبحانه وتعالى بزانە قورئان چەند مەدەنیەت و چەند شارستانیەتە یعنی مسلمانان زۆر چۆن دەڵێ غەدر لە قورئانەکەن کە ناچنەوە خزمەتی ئەمە لە ساڵی 1996 لە شەقڵاوە لە بەهاری 1996 ئیشارەتم بەم ئاەتە کردەوە جارێتر 96 باسی جلوبەرگی کوردیم کرد لە بۆنەکان کە زۆر بەکاری دێنین وەڕیشە ڕیش چییە هەرو جارە لە قورئان هاتووە ڕیش بە مستەڵەحی ئێستا پێی دەڵێن ئەکسسوار ئەکسسوار بریتیە لەو شتە زیادانەی کە لەسەر ثەوبەوە لەبەری دەکەین جوانتری دەکە ئێستا من و تۆ لیباسمان لەبەرە ئەوە ثیابیشمان لەبەرە کامە ڕیشە وەڕیشە ئەکسسوار ئەم ڕیباتەیە ئەم ڕیباتە ببێیانە بێ هیچ مشکلەوان نییە کەس ناڵێ بۆ نیتانە
بەس کردنەکەی پێدانی ڕنگێک بە ڕنگ و کردنەوەی ڕەنگە تۆخەکە و بەوە ئەمە ئەکسسوارە پینێک لێرە دانەی جاری وا هەیە ئەکسسوارە بۆ نمونە جاری وایە هەر ئەم ڕیباتە دێ لەگەڵ یا شتێک دانی بۆی ژێرە و سەرەوەی بگرێ ئاوا بۆ جوانی ئەوەش جارێکی تر پێوەترێ وەڕیشە گشت ئەو زیادانەی کە دەیخێنە سەر ئاڵایەکی کوردستان لێرە دانەی شتێکی تر دانەی ئەو دانەی بەو شێوازانە هەموو ئەو شتانەی دیکە بریتە لە وەڕیشە کەواتە لێرە دەرکەوت لیباسیش هەیە و ثەوبیش هەیە و ڕیشش هەیە باش بەڵێ دەست خۆش مامۆستا دەمێمە یە بەرەفدوماییی توم ناوبڕێک هەیە و پشتی ناوبڕێ دێنە خزمەتە جانەبێتە بۆ پتر گەنگەشەکردن بینەرن بەڕێز گەلمە بمین و ناوبڕێکا کورت و دەزارینە خزمەتەوەین هێشە بینەڕن هێژا و خوشتەوی دووبارە سلااف وەبن بەردەوامین گەلوە بوو پتر گەنگەشەکردن ئلدۆروی تەوەڕێمە دەستنیشان کردی ئاین پاک و خاوێنیە چەندین پرسیارمە ئاراستایی جەنابێ مامۆستایکردن و بەدوێتن پتر درێژە بێدانە بدەنەوێت چەندی مامۆستا دەێت بزانین چەوە پاک و خاوێنیە مزگەفت و باژارە بهێتە پاراستن کە مزگەفت جهەیەکە دیندار چنە ڕاستە بازار جهەیەکە هەموو کەچیتت ناودا ئەری چەوە ئەف پاک و خاوێنیە بێتە پاراستن وان هەردوو جیها ئێمە بەداخەوە یان یەکێک لەو شوێنانی کە دەبێت زۆر پاک و خاوێن بێ مزگەوتەکانە بڵێ ئەگەر لە وەزارەتی ئەوقاف بپرسی ئەگەر لە مامۆستایانی ئاینی و تاربێژەکان بپرسی گلەیی و گازاندەیەکی یەکجار زۆریان هەیە لە دەستی موسڵمان بڵێ کە مزگەوتەکان پاکڕاناگرن ئەوەش لە ڕاستیدا ئێمە وتمان مزگەوت هەموو دەزانین مزگەوت ماڵی خوددایە وانە ئێ باشەکە دەڵێن مزگەوت ماڵی خوددایە خۆ کەعبەش ماڵی خوددایە ئێ خوددا بە ئیبراهیم و ئیسماعیلی فەرموو ئەنتەهیرا بەیتیە ماڵی من پاک زۆر پاک ڕاگرن ئێکەواتە ئێستش بە هەر مسلمانێکڵێ کە دەچێتە مزگەوت ئەڵێ ئەم ماڵی من پاک ڕاگرە بەداخەوە مسلمان ینی مامۆستایان دەبینن شایدی ئەو دەدەن کە ینی مزگەوتەکانمان دەو ڕادەیە پاک نییە کە شایانی ئەو هەموو ئاەت دەرئەنجامی چێ مامۆستا نەزانی نەلدینی ڕەنگە تۆ دەبینی خەڵک دەزانێ من و ئازانم زانین هەیە بەس بەڕاستی هەستکردن بەوەی کە پاک و خاوێنی خوداپەرستیە و عیبادەتە و خودی ئاینەکەیە و لەسەری دەبیتە ئەوەی کە خوددا خۆشی بیۆی بەو شێوازە تەماشا نەکراوە من قسەیەک پێڵ خوا سوبحانه وتعالى فەرمووی خذوا زینەتەکم عند كل مسجد کەواتە بە پاک و خاوێنی بچنە مزگەوت باشە کەواتە من پێمان دەڵێ لە ئادابەکانی چوونە مزگەوت خۆ بەلای کەمەوە ڕۆژی جومعە ئینسان خۆشت بێ پاک بێ بۆی ئەوەی تەنیشتی بۆنێکی ناخۆشی نەیە بێزار بێ لە نوێژەکەی خۆی هەروەها ئەم جلوبەرگێکی پاچی لەبەر کردبێ نەک وەکۆڵە بە جلوبەرگی ئیشەوە هاتبێت و ئەوەی تەنیشتی لی بێزار جوورە خۆر نەخۆر باوام پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی من ئەکەلە ثومەن ئەو بەسەڵەن فەلیەعتەزیلنا ئەو فەلیەعتەزیل مەسجیدەنا ئێ باش ئەمە قسەی پێغەمبەرە درودی خوای لەسەر هەر کەسێ سیر و پیازی خوارد لێمان دوورکەوێتەوە و لە مزگەوتیشمان دوورکەوێتەوە ئێ باشە هی وا هەیە خواردوشێتی و دێ ئێمە عەزیەتی خەڵک دەدا ئەمە چۆن وا دەبێت مە بەڕاستی هەڵەیەکی گەورەیە مزگەوتی ئەمڕۆ فەرشە حەسیرە وشکەکەی زمانی زوو نییە پێشی 1000 ساڵ لەمەوبەر ئەم فەرشە خۆ هەڵ ناگیری هەموو ڕۆژ خەڵێک ڕاستکەینەوە زۆر گرنگە کە مسلمان دێ بۆ مزگەوت ئەجری هاتنە مزگەوت پێغەمبەر دیاری کردووە ئەم ئەجرێکەوە پێدەڵە بڕۆ بۆ مزگەوت و 25 نوێژت بۆ دەنووسێ و ئەجرت گەورەیە مەرجی تایە زانی مەرجەکەی چییە مەرجەکەی ئەوەیە لە ماڵێ دەستنوێژت گرت بێ نەچی لە مزگەوت ئامادەکاری کردیت خۆ پاک کردی دەبزانە پێغەمبەر درودی خوای لەسەر لە فەرمودەکانە چی دەفەرمێ لە فەرمودەکانیا دەفەرمێ من تطهر في بيته دوو فەرمودە بێنە مسلیم بێنە و بخاری بێن لە مسلیم پێغەمبەر درودی خوای لەسەر چی فەرمووە من تطهر في بيته ثم مشى إلى بيت من بيوت الله ئەمەیەکە پێیەکی بەرز دەکا چاکەیەکی بۆ دەنووسێ و پێیەکی دادەگرێ خراپەیەکی لێ دەڕوە هەر جارێکی تر ئەوەی بڕۆرە و لای حەدیسەکەی بخاری کە ئەڵێ نوێژی جەماعەت بە 25 نوێژە ئەویش بە مەرج گرتوێتی مەرجەکەی چییە من تطهر في بيته بۆچی چونکە بە وشکی و پاک و خاوێنی دەڕوە ئێستا کە خەڵک هەر وازانێ نازانم وازانێ ئەو زۆر گرانە دەستنوێژ لە ماڵ ناگرێ زۆربەی خەڵک ئەبینی لە مزگەوت دەستنوێژەگرێ کە دەستنوێژ لە مزگەوت دەگرێت چی ئەبێ بەو پێێتەڕۆ بەو دەسەتەڕەدێتە سەر فەرشی مزگەوت وشک نابێتەوە بەم زستانە وشک نابێتەوە بە تەڕی پێی ئەم هەموو پێێتەڕی کە ئەچێتە سەر ئەم فەرشی مزگەوتە ئەبێتە بەکتریا ئەبێتە فتریات دکتۆرەکان وا دەڵێن
ئێمە سەری دەخینە سەر شوێن پێەکەی ئەو شوێنی سوژدەی ئێمەیە سەری دەخینە سەروانە بەم شێوازە ئەمە خۆکەی هەڵەگیرێ چۆن پاکەکرێتەوە چۆن تەحقیمەکرێ ئەو کات ئەو مزگەوتە ئەو فەرشانە ئەبنە هۆکارێک بۆ بڵاوکردنەوەی نەخۆشی ئەی پێغەمبەر فەرمووی ئەو فرمودەی مسلمەی جێڕێتەوە ئەڵێ البصاق في المسجد خطيئة وكفارتها دفنها لو سردمە مزگەوت هەر خۆڵ بووە هیچی تر نەبووە فەرشیشیان نەبووە لەو سەردەمە ئەڵێ هەر کەسێ تفڕۆکە لە مزگەوتە ئەبێ بە گوناهی بزانێ خەتا نییە هەڵە نییە خەتیئەیە گوناهە دەبێت خۆی پاک بکەتەوە چۆن پاکی کاتەوە دەفنها جاران خۆڵی بەسەرا کردوەوە ئێستا خۆ فەرش هەڵ ناجێڕیتەوە خۆچی کەواتە بێ نەیکەی نازانم خەڵک یعنی قسەیەکەیە ئەوەندە ناخۆشە ینی بۆ بەڵغەم لە مزگەوت فڕێدرێ بۆ لەسەر شەقام فڕێدرێ ئاخرێمە شەقامیشمان مزگەوتە وتمان پێغەمبەر چی فەرموو وجعلت لي الأرض مسجدا وطهورا بە کوردی ئەرزم بۆ کراوە بە شوێنی نوێژ و لە هەمان کاتیشدا تەیەمومیشی پێکەن دەستنوێژیشە ێ باشە کە ئەرز مزگەوت بێ مزگەوت بێ ئەم خەڵکە ئەم بۆ دەسە سڕێکی پێ نییە بۆ کلینسێکی پێ نییە بۆ ئەم بەڵغەمە و سەر و دڵی خەڵکە گرێ ئەوە مسلمانێتیە آخر ئەمە بەڕاستی پێمان دەڵێ هەموو ئەو ئاەت و فەرموودە جوانانەی کە هەر من نایزانم ها لە هەر ماڵێک دانیشی ئەم قسانە بۆ هەر کەسکەی بەخوا لە من باشتر دەزانێ ئەی بۆ جێبەجێ ناکە ئەوە ڕاستیەوە گوناحێکی یەکجار بێ ماڵمان بۆ ئەبێت چۆن بێ خانوەکانمان دەبێت چۆن بێ ئەوجا دەبێ ینی یاریگاکانمان دەبێت چۆن بێ شەقامەکانمان دەبێت چۆن بێ ئەوە سپی دووسپی بەهار دێ دەبێت سەیرانگاکانمان چۆن بێ مە هەر یەکەی دەبێت قسەی لەسەر بکرێت قسەیەکی جوانە بۆ کەم نادیەکەی لە بەسرا نادیلمینە هەر لە خۆی جمهوری ئەو نادیە جەمجەماوەری ئەو نادیە دوای تەوابوونی هەموو یاریەک دێن چی کۆکەنەوە هەرچی شتیان فرێدا بێ کۆیەکەنەوە شتێکی جوان باشە مامۆستا هەر دوور ئەخفتنین جەنابێتە سەرڤی چەندێت کەتن کە ئینسان پاک و خاوەن بیت ناوە مزگەفتێدا و ناوە بازاریدا و شار و شارۆچکە پاک بێنە ڕاگرتن مە راپۆرتا کردی هەیە کە درێژە پێدانە راپۆرتا چوویە بینەرن بەڕێژی دێ وێ بوو چۆنە خۆل سەر دەربرن پێک بە بینەر بین فترەیەک پێش ئێستا ئێمە من خۆم بینەری ڕووداوێک بووم لە وڵاتی بەریتانیا کە کەسێک کۆمەڵێک مستەمسکاتی بانقی و پارە و شتێکی دۆزیەوە کە ئاخیرەکەی هەر بە پێ ئەو ئادرێسەی لەسەر ئەم واڵێتە هەبوو لەسەر ئەو دزدانی پارە هەبوو بۆ شخصەکەی گەڕاندەوە کەواتە ئێمە ئەگەر بیری لێ بکەونە دەتوانین بڵێن چ هۆکارێکە کە ئەم شخصی واڵێک کردووە کە جگەلەوەی دەتوانێتن سوودی لێ ببینێتەوە بێ ئەوەی کەسێکش بزانێتن ئەم پارەی کە یاخود لە چێن دەرەهێناوە بەڵام پاک و خاوینی خودی شخصەکە یاخود ئاین وای لێ کردووە کە ئەم شخصە ئیتر ئەم شتانە بگەڕێنێتەوە بۆ خاوەنەکەی دەبێت هەر تاکێ لە ئێمە ببێتە دۆستی ژینگە بۆ ئەوەی بتوانین پاک و خاوێنی وڵاتەکە و پاک و خاوێنی هەر شوێنێک ئێمەلی نیشتەجێین پاک ڕابگرین بۆ هەروەها پاک و خاوێنی لایەنێکی باشی دەرونیە کاتێکە شوێنە پیسە بێ لە خۆتەوە دەرونی و تێکەچێ بەڵام کە پاشەکەیتەوە لە خۆتە دەرونی و ئاسوودا بێ و هەستەکەی هەست بە ئاسوودەیەکە لە ئەو کەسانی کە موسڵمان و نوێشکەرن یەکەم شت ئەبێت لە ماڵی خۆیەوە دەست پێ بکە لە مناڵەکانی ئەسا بۆ نمونە من مناڵەکەم لە ئێستەوە تەمەنی وا بۆ 9 ساڵە چێ لە ئێستەوە فێریەوە بۆ کە شت فڕێ نەیاتە حەرزەکە تەنانە دێسەر لە دەرەوە کاچین نوقڵێک یا بنێش تێگەخوا نایلۆنەکەی بەدەستی وەگری حتا ئەگاتە شوێنێک کە ئەو خاشاکەی تیا فڕێی بێت طبعا زۆر گرنگە شتێکی ناشرین هەر خۆمان مرتاحین ئەگەر بچینە شوێنێکەوە پیسی و خۆڵ کەوت بێ لەسەر عەرزەکە خۆت ینی ئیستمتاع بە شوێنەکەەوە ناکەیت ئاینی ئیسلام لە هەندێک ڕووی دیکەوە تەرکیز لەسەر پاک و خاوێنی دەکات وەکو بڵین لە دەوروبەری خۆت ناوماڵی خۆت یان ژینگەی خۆت یا خۆت بڵین ئەگەر بێت و تو لە ناو خودی نەفسی خۆت خاوێن بی کەواتە بەرامبەر و دەوروبەرەکانیشت خاوێن دەبن و پێویستە هەر یەکێک لە ئێمە ببین بە هاوڕێی ژینگە چونکە بەم شێوەیە وڵاتێکی جوانترمانە بێت وەسیمایەکی جوانتر بە وڵاتانی تر ئەناسێنین ئەخلاقی ئیسلامەتی هەمی هاتی پاقژی بووە حتا پێغەمبەری خودی صلی الله عليه وسلم دانیتن ئیماتەة الأذى عن الطريق صدقة گلێشێک دەمێت کەفتە ڕێکێدا گلێشێکت کەفتە ژینگەهێدا ئینسان وێک گلێشی نەهێتە ناو ڕێکێدا پاقش بێلیتن سەدەقەت مینیتن کەسەوەتی خۆ پاقشکەین یه بەرامبەری خۆ مژگارکەین خەلەتی قابل نەکەین دی پاقژی خەشوگە بنات پاقژی چیە ئەم
دچوا شين يافي جندليه الكردستان راكن هاكر هاتو ما اب جندليه راكن الكردستان همين نوع الجندليه دي باراسنما يا باقجو يا باراستي بري بين بريس أفا سرنجو بوچونين وان بري زابون أبين زوربي شارو شارشين كردستاني بوچونا خو دور في مجاري بحسكري سپاس بوان و سپاس بوان هفكارانجي كا افراپورتا بر هفكري بلي ما مستا الدور اخفتنا وان بري زانه هندك سرنج ما الدفخو تمار كرينا كسك بحسي ولاتي بريطانيا كر بله قلت الويري يعني كسك دزدان كك دمات بينيتن جينتا دستيك امين كبجينتا دستي خداني راست يعني ما بس تويا وكافه باكو خاوينيكا ناخيا درونيه والرنگ ودتن جيانا ويا روجانا دا تاچ سرنجك سيرفيشن بس ما كرت من يكيك لجاوز كاني نيوان نظافه وطهارت امي كانسان رخصاري باك به ابي ناخيشي باك به جاء امل الكردواري جا جوانتريان قلت ولن دست باكي او دست باكي او يشتكي تو نبي دبي بيقرنيتو بو خاوني اما كلتوريكي زور جوان بول الراسي على قديمه امشي وذهب وك خلق شتكي دوزي وتوا بانغوازي كردوا يعني بو اويل الروي ايني وغنابار نبل لا خدا بداخو يجي لقل ئەم بارودۆخی کە ئەم سەردەمانی داهات و بە شێوازێک لە شێوازەکان خەڵک ئەوەندەی بایەخی بە ڕوخساری دینیدا شکڵیاتی دین ئەوەندە بایەخی بەو بابەتە نەدا بۆیە ئێمە گوتمان ئیسلامی کوردی بۆیە گوتمان تێگەشتنی کوردانە لە ئاین تێگەشتنی کوردانە لە ئاین بایەخی یەکجار زۆری بە پاکی ناخە باسی دەکەین ڕەنگە لە ئەڵقەیدا بێ باسی ئاین و جوانی بکەین ئاین و جوانی کە ئەم جوانیە لە چۆدا بێ زیاتر لە ناخدایە کەواتە ئەو جوانیەی کە دەمان بینی لەلای عارفانی کورد و دەستپاکی و دەمپاکی و داوێن پاکی ئیسلام بریتی بوو ئاین بە شێوازێکی گشتی و ئیسلام بە تایبەتی لەلای عارفی مەوەی کورد چی بوو بریتی بوو لە پاغراگرتنی ناخ کە ڕەنگیدا بۆ لە ڕوخساریشیاندا یعنی تۆ بڕوا بکە لە ڕیشێکی جوانی سپی عارفانی کورد نییە هەر تەماشایکەی هەست بە ئیمانەکەی دەی تەماشای ئەو ڕیشە ترسناکەی داعش و هاوشێوەکانێکی مناڵ لێ دەترسێ یا گەورەش لێ دەترسێ وانە کەواتە ئەم ڕوخسارەیەکی ئەوش ڕوخسارە وانيا تماشاي هيئتي ما مسامر عبد الكريم كو تماشاي هيئتي احمدي مفتي زادب كو تماشاي هيئتي سعيدي نورسي بديعي زماني كردي بك بزانا لقل ام بناو اسلامياني كوادي بيني لم دورو برمان يعني ما بستم تشيبو ما بستم اويكا او زور مساليك راستا ناخ باك بو رخصاريش باك دبي بله هرو سموستا برزكي تر اماجه بودا قوتي زاروك دفيتن ام پروردك الدفان درز بكين كت باكو خاوين بن نك تنيات ناف مالدا بلام لدروش يعني باكو خاوينيان فير بكين كاتيشتك بدستي وبيتن نالين فردا بلين برو او جيغايا كزبل لي دادنن او چن گرينگا او بيتا پروردي زاروك ام پرورديا قسيكي جوانا بس سريج ناغري بوچي چونك لكوملغا يارمتي دري او مندالانيه چون او مندالا استا او حولات يبرزا كاريكي زور جواني كردو يما جوادكين منداڵەکەی خۆی لە ماڵەوە فێر کردووە شت فڕێداتە شوێنی خۆی بەس ئەگەر چۆ قوتابخانە و هەندێک مامۆستاکەی خۆی وای نەکرد ئەو کە قودوە بۆیە وەلەکم فی ڕەسولی الله ئوسوة حەسەنە پێغەمبەر دوودی خوای لەسەر وەختێ شتێکی بە خەڵک گوتووە خۆی لەبەر چاوی کردوێتی مەگەر سنت قەولی و فعلی و تەقریری نییە یعنی بەشێک لە سنت پێغەمبەر بەدەم قسەی کردووە بۆ ئەیکەم بە کوردی بۆی هەموو هاوڵاتی لێ بکە بەشێک لە سنەتی پێغەمبەر بریتە لە کردەوەکانی بەشی زۆری ئەم سنەتی پێغەمبەر دوودی خوای لەسەر لە کردەوەکانێتی کە بە کردەوە بینیویانە پێغەمبەر دوودی خوای لەسەر لە نێو مزگەوتدا شتێک هەڵدەگرێتەوە فڕێ دەداتە دەرێ لە دوای ئەوە کردویانە ئەو هاوڵاتیە بەڕێزە ئەو منداڵە پەروەرداکە زۆری تر منداڵ پەروەرداکە بەس کە ئەچێتە دەرێت تۆ وشەی جوانت فێر کردووە لە قوتابخانە باوکێکی تر کە زۆری نەنجاری وایە منداڵیان نەک فێری قسەی باش کردووە ئەڵێ ئادەی بە باپیرت بڵێ فڵانشت دەی بە بڵێ ئەوە نابێ بێڵێم من نابێ وشەکان بڵێم وشەی وای فێر دەکا وازانێ ئازایەتی کردووە کە دێتە ناو کۆمەڵگە ئەو قسانە زاڵە ئەو منداڵە فەقیرەش بۆیە ئەوروپا بۆیە سەرکەوتووە لەم بابەتە لە مامۆستا و لە قوتابخانە و لە سیاست مەدار و لە دەوڵەت و لە شەقام و لە بازار هەمووی بە سیستەمێک دەڕۆ بەێ بەڕێزێکی دیژی مامۆستا ئاماژە بەوە کرد گوتێ دەبێت ئێمە ببین بە هاوڕێی ژینگە ژینگە پارێز بینەوە چەند گرنگە مەسلەیەکی یەکجار گرنگە ئەوەش کاتی دێت دێکێک لە بابەتەکان باسی ئەو مەسلەی ژینگە بکەین چونکە لە ڕاستیدا ئێمە شوێنێک کە تێیدا بژین ژینگەکەمانە شوێنی ژیانی ئێمە ژینگەکەمانە ئەگەر ژینگەکەمان پاک و خاوێن نەبێ ناکرێت بەڵام هەر زۆریش گرنگە لە باسی ژینگە ئاماژە بۆ بکەین
زۆربەی وڵاتان ژینگە بە دوو شتە پارێزرێ بەشێکی بە هۆشیاریە بەشە زۆرەکەی تریشی بە یاسایە هۆشیاری بۆ ئینسانی عقلە بۆ ئینسانی عقلۆک ئەو هاوڵاتێ بە ڕێزانەی کە گوتی مناڵی خۆم ئەوە پەروەردە دەکەم ئەو هۆشیاری داتێ بەس ئەگەر یاسا بۆ چێ یاسا بۆ لاسارەکانە هۆشیاری بۆ سالارەکانە بەێ یاسا بۆ لاسارەکان بەڵام تەمادەمدا یاسای وشاریش دروست دەکات یاسا زۆر گرنگە لەبەرەوەگە لە ئەوروپا بپرسی دەڵێن ئێمە بە یاسا هۆشیاریمان دروست کردووە ئێستا گە بچینە باسی ژینگەوەکو ئەو خوشکە بە ڕێزە باسی کرد مثلەن ئێمە لە یاسای پاراستنی ژینگەی عێراقی مادەیەکمان هەیە بە ناوی مادەی 25 لە یاساکە دەڵێ پێویستە حکوومەت بەشێک لە پۆلیسی تەرخانکە بە ناوی پۆلیسی ژینگە بۆ ئەوەی کە تۆ شت فڕێ نادێ ئەگەر فڕێدا چی بکەین خۆی ئەمە نابێ خزمەتی خراپەکان بکەین شتی دەستی ئەو هەڵگرینەوە ئەبێ پۆلیسێک غەرامەیکە لەجێ باشە مامۆستا ئەوە سەرنجین ببوون سەر ئاخفتنێنوان بەڕێزانە بچینە سەر تەوەرێن خۆ مامۆستا مندێک پرسیارین گرنگینە ئاڕاستەی جانابێتە بکەین بەدێ بزانین چەوە الپاک و خاوێنیە ڕاستەقینە بگەڕین و لێ تێبگەهین چ جوورەکە ڕاستە پاک و خاوێنی ڕاستەقینە بەوە دەبێت کە ینی چۆن ئەڵێ بەهۆی پاک و خاوێنیشەوە هەندێک چۆن ئەڵێ هەندێک گرفتی دیکە دروست نەکەین چۆن یعنی پاک و خاوێنی نمونەیەک پێ بڵێم دەرهاویشتە نەبیت بەمانایەکی تر بۆ نمونە ئێستا کورد پارەیەکی زۆر سەرفەکە لە ڕوخساری دەرەوەی خانوەکەی بەێ هەر لە خۆی نازانم بۆچی ئەڵێن کاکە لە کاتی فرۆشتنا پارەی باشەکە یعنی ئەو کوردەی ئێمە نایەوێت لە خانوویەکە دانیشێ هەتا سەر استقرار بکات و ماڵ و منداڵێ ئەڵێ ئەو باشە دەڵێ هەندێکی بێنە دەرەوە یعنی بایەخ بە ڕوخسار دەدا کورد لە خانوبەرە یان ژووری میوانی چەند ئەڵەن دەفتەری لە سەرفەکە گرنگ باشە ئەوە باشە بەڵام گرنگە پاک و خاوێنی هۆڵی دانیشتنی خۆشمان ژووری نووسنی خۆشمان ئەوە پاک و خاوێن بێ وەکو ژووری میوان کە ڕۆژانە ژیانت لە ژیانمان لە ناوێتی وانە ئەوە مەسلەیەک یەکجار گرنگە دوو هەنێ جار ئەم هەموو قسە جوانەی کە دەیکەین بۆ پاک و خاوێنی زۆر کەس جێبەجێ ناکە بەس لە خراپەدا جێبەجێ دەکە ئێستا مە شارێکمان هەیە بڵێن وەکو شاری هەولێر یەکێک لە چۆن لە ڕابردووە دیزایانی هەولێر هەڵەیەکی تیا بووە کە زێرابی نییە شارەکە زێرابی نییە کارێکی زۆری دەوێت تا زێرابی بۆ دروست دەکەی ژێر ئەو ئەم زێرابە کە نییە هەموو ماڵێک پیسایی بەردەمی ماڵەکەی خۆی بە ئەو فڕێدەدا دەیخاتە بەردەمی ئەویدی حل نەبوو ئەویدیش دەیخاتە ئەویدی کەس نییە هەبێت لە ماڵێک لە ماڵەکان هەڵگیرێتەوە بکرێتە عەلاقەیەک و لەگەڵ خاشاکەکە و گلیشەکەدا بنرێتەوە و شارەوانی بێبی بە چەند شەڕ بووە کوشتن ئەزانی کوشتن هەیە یعنی خەڵکی کوشتووە شەڕ بووە ئەڵێ و شەڕ لەسەر چی بوو دەڵێ پیسایەکەی بەردەمی ماڵەکەی خۆی هەموو ڕۆژێنێتە بەردەمی ماڵەکەی من دوای بوو بە شەڕ کە بوو بە شەڕ ئەو داری لەو داوە ئەو خاکە نازی بۆ ئەو هەرگرت و ئەو نازانم ئیدی یعنی ئەو کارە ساتە ئەی باشە بۆ لە شتی تر پاک و خاوێنەکە ئەمە گوای بە ناوی پاک و خاوێنی ئەی باشە پاک و خاوێنی ئەگە وا بووە پێغەمبەر درودی خۆی لەسەر فەرمووی من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يؤذي جاره أبي حلي كين حل شو حلكريه هر مالك بيساي خوي فريدا بردمي مالكي تر عزيتي جيرانكي داو كعزيتي دا بيغمبر فرموي هركز إيماني بخداو بروجي دواي هيا عزيتي جيرانكي ندا يو عزيته أو تريش فريدا أوش عزيته أو تشاكا ومسلماني راسخيني هل يقرأ بقاطع علاقية كل قل ئەوی داین ئەڕە ئەمە چی بوو جارێکی تر پەیوەندی بەوە هەیە خاڵێکی دیکە زۆر گرنگە ئاگاداری بین خەڵک وازانێ هەر مسلمان پاک و خاوێنە نا یعنی سەمەسەلەن ئەڵێ ونی خوا لە قورئان فەرمیوێتی ئینەمە المشریکون نەجەسون خوا نەیفەرمووە ناجیسون بە کەسر جودایی هەیە خوا سوبحانەه وتەعالا ئەفەرمێ ئیشراک بە خودا هەموو ئاینەکان کە کۆکن لەسەر خاڵک لەسەر یەکتاپەرستی کۆکن لەسەر خودای تاقانە ئاینەکانی کوردستان کە هەمویان بەیەکەوە کۆ دەبنەوە هەمویان باسی خودای تاک و تاقانە دەکەن کەواتە چی خراپە خوداوەندی زۆر من لە یەک کاتە بڕوان بە وەکو عەرەبی ڕابردوو بڕوای بە 360 بت هەبێ لە ناو کەعبە داینابوو خوا ئەمەی پێ ناخۆشە خوددا بەمە دەڵێ ئەمە پیسە کە ئێوە هاوڵ بۆ ئینسانەکە پیسە نا ئینەمە المشریکون نەجەسون یعنی فکرەی ئیشراک بالله هاوڵ پەیداکردن بۆ خوددا ئەمە لە ڕووی واتاییەوە بیر و باوەرە پیسە ئەمە نەیگوتوە دەستیان پیسە و خواردنیان پیسە و نا لە ڕەنگە تەطهیر بکەن تعقیم بکەن لە ئێمە پاک و خاوێنتر بن ئەوەش خاڵێکی زۆر سەرەکیە دەبێت چۆن دەڵێ ئەگەداری بەێ مامۆستا دوایین پرسیار ئاڕاستەی جاناوێتە بکەین چونکە دەمێ بەرەف دوماهیە چیتن چەوە پاک و خاوێنیە بکەینە کەلتور و نەریت ناوە خودا ببیتە قەناعەتێک ببیتە وشیاریەک ئلدەفمە
باشە قسەیەک دەکەم کە لە 1992 مانگی هەشت کردووە لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بەرنامەی ژینگە مرۆڤم هەبوو گوتم بە چاوی خۆم کە بینیم بیانیەک لە ساڵی 1992 تازە دوای ڕاپەڕین بوو ساڵێک بۆ هاتنە کوردستان و یعنی شەقامە پیسەکانی ئێمەیان بینی بە چاوی خۆم بینیم بیانێک ئەوی شتی فرێدە ئەو کات ئەچوون بۆ تۆمارکردنی ئەڵلقەیەک لە ئەڵلقەکانی بەرنامەکە ئەمیز پێی بڵێم شت فڕێمەدە بەستێرم کرد خەڵکەکە هەمووی کردوێتی بە زبڵخانم من ڕوون نەهات بۆ بڵم شت فڕێمەدە پێمەڵێ چی وتم ئەو ڕووداوم لە بیرە کەواتە ئەمە پێمان دەڵێ لە ڕاستیدا ئەو ئەرزە ئەگەر بە نیشتیمانیانە بیری لێ بکەینەوە هەر بستێکی شۆنی چالاکیەک بووە هەر بستێکی شۆنی خەبات بووە هەر بستێکی شۆنی فرمێسکێک بووە ئەخرێمە کورد هەر لە کارەساتدا ژیاوین وانە هەر لە ناخۆشیدا ژیاوین کەواتە هەموو بستێکی ئەو کوردستانە یا شوێنی فرمێسکە یا شوێنی خوێنە یا شوێنی شەهیدبوونی کەسێکە یا شوێنی چالاکیەکە یا شوێنی یا شوێنی یا شوێنی کەواتە لە ڕووی نیشتیمانی تەماشای ئەو ئەرزە بکەمێ بە ئەرزە پیرۆز بێ بۆ من باشە لە ڕووی ئاینی تەماشایکەم لە ڕووی ئاینی تەماشایکەم پێغەمبەر دوودی خوای لەسەر فەرمووی ئەرز هەمووی مزگەوت لە ڕووی دوورتر لە پێغەمبەر درودی خوای لەسەر تەماشایکەم ئەڵێم نوح لەسەر خاچی ئێمە دابەزیوە خدا دەفەرمێ وەستەوەت عەلە الجودی ئێمە لانکەی دووەمی مرۆڤایەتین ئەمە لە ڕووی ئاینی لە ڕووی ئینسانی و ژینگەیی تەماشایکەم دەڵێم ژینگە یەک ژینگەیە یەک هەوامان هەیە و یەک گۆی زەویمان هەیە و یەک ماڵمان هەیە کەواتە دەبێت هەمومان بیپارێزین کەواتە بە ئینسانیت بیر بکەینەوە بە نیشتیمانی بیرکەینەوە بە ئاینی بیرکەینەوە هەر دەبێ بیپارێزین خۆ ئەمەمان نەکرد مانای وایە بڕوای ڕاستەقینەمان بە ئینسانیت و بە ئاین و بە نیشتیمانی دەستتەند خۆش مامۆستای بەڕێز دگەلمەدا بۆی تا دومایا خەڵکی و زۆر سپاس بۆ بەرهەبینەتە بەلێ بینەرێن هێشدا وی ئاوایی دەهینە دومایاوێ خەڵکی و زۆر سپاس بۆین بەڕێزکە بینەرێن مەبوون و زۆر سپاس بۆ هەفکارین مەژی کە دگەلمەتماندی بوون و سپاس بۆوان بەرەزێت بەشداری راپۆرتێدا کردی و ئەوێ راپۆرت بەرهەف کردی ببینم خێر و شادی تا خەڵکەکە دی بگەینە فێک خۆدەی دگەلمە هەمیابیت